سوارە محەممەد یەکێک لە گۆرانی بێژە دیارە دەنگخۆشەکان کە لە ئێستا ئامادەکاریەکات بۆ سازدانی کۆنسرتێک و بە خۆشحاڵیەوە لەگەڵ کۆمەڵێک لە موزیسیانی دیارە لە ئێستا لە پرۆڤەیان. کامەرەی کورسات مەگەزین لە کاتی پرۆڤەکە چاوپێکەوتنی لەگەڵ هونەرمەند سوارە محەممەد کردووە. فەرموو پێکەوە بینەریبین. لە ئێستادا هونەرمەندی دیار و دەنگخۆش سوارە محەممەد لەگەڵ کۆمەڵێک موزیسیانی بەتوانە سەرقاڵی پرۆڤە و خۆئامادەکردن بۆ کۆنسرتێک کە بڕیارە ڕۆژی 2 مانگی داهاتوو لە شاری پێنجەن سازبرێت. کامەرەی کورسات مەگەزین چەند پرسیارێکی ئاڕاستەی هونەرمەندە کرد و باسی لە بیرۆکەی سازکردنی کۆنسرتەکە کرد لە شاری پێنجەن. منی سەدانیشتوی شاری پێنجێنم. پێم وایە بێ فترەیە لەمە پێش بوو چەند کەسێکی بەڕێزی خەڵکی پێنجێن لەناو شاری پێنجێنە منیان بینی وتیان مامۆستا شتێکمان پێشکەش ناکی بۆ شاری پێنجێن. من شتم بەسەر چاوەوەی بە من بکرێت لە خزمەتی شاری پێنجێن هابم و لێرەش سوپاسی ماڵۆمانەکەم کە ئەو هاندەری یەکەمم بوو کە بتوانم کۆنسرتێکی گۆرانی و مۆسیقا پێشکەش بە شاری پێنجێن بکەین. هەروەها سپاسی پرۆژەی پێنجەن شاری فێربوون لێرە سپاسیانەکەم کە ئەوان سپۆنسەری تەواوی ئەم کارە هونەریان ماڵیان ئاوا بێ. اینجا کورساتی خۆشەویستیش ئێوەش بە هەمان شێوە کە سپۆنسەری میدیایی ئەم کارەکەن 2 پێنجەم ئیشاکەین ئینشاءڵڵا. سپاس بۆ هاوڕێکانم کاکە خەلیل مامۆستا توانە، کاکە ڕێبین، کاکە جەنجی، کاکە دانا، مامۆستا زانە. ئەم پیاوە بەڕێزانە هاوکاری برای خۆیانەکەن و ئینشاءڵڵا هەمووان هەوڵین کارێ بکەین کە لە خزمەت هونەری مۆسیقا و گۆرانی کوردیا بێت و پێشکەشی شاری پێنجێنی خۆشەویستی بکەین ئینشاءڵڵا. هۆنراوەکانیش نازانم، من زیاتر ڕۆح و دڵی من وەکو ئارەزوی دڵی من هەمووی بە ئەو شارە کلاسیکانە تێرە بن و شاری نالیە، شێری مەحویە، شێری مامۆستا ناریە، مامۆستا مەلعەبڵای کاتبە فەنایی مەحوی پێم وایە هەڵەنە مامۆستا هێمن موکریانی. ئەم پیاوە گەورە و بەڕێزانن کە من وتە و دڕ و گەوارەکانی ئەوان بەکاری. ئێستا حالیە نەمە خەریکی ئەم کاری ئینشاءڵڵا خۆی گەوری یارمەتیمان بە بتوانین بە ئەنجامی بگەێنین. ئەنجا لەگەڵ 1-2 هونەرمەندی شاری پێنجێنی خۆشەویست پێش ئەم کۆنسێرتە کارێکی گۆرانیمان تۆمار کردووە. شاری پیاوێکی زۆر گەورەیە، حاجی قادری کۆیی، شارێکی ئەو نەبەرزە، زۆر تەسەوف و دینیە شعرەکە، بەس ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا لەو شعرە لە ئاخریە ئەو پیاوە گەورەیە فەرمێ تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە مەدحی باری. ئینشاءڵڵا گوێتان لێ بێ لەگەڵ کاکە موسلیم و مامۆستا هێمن و چەند برادەرێکی ترا کە زە لێرەوە زۆر سپاسیانەکەم. هیلاک بوون لەگەڵ ئەو بەرهەمە ئینشاءڵڵا ئەویش بڵاوە بێتەوە. شیرینە زانی تامی وایە مناجە چەندە شیرینە شاکەرێ مستونێ مناجان لەم ژێر زەمینە. پێش من ئەو مامۆستا گۆرانی مۆسیقای کوردی وەکیە بڵین مامۆستا حەسەن زیرەک، مام لێ کاک ناسیر ڕەزازی، زۆرانی کتری کە ئەو شتانیان وتۆتەوە گۆرانیان وتۆتەوە فۆلکلۆرە. بەس بۆ منش جێی خۆشحاڵیە کە ئەو هونەرمەندە گەوری فارس هومایان شەجەریان کە گۆرانی وتۆتەوە ئەگەر هەڵانە بم بەو سەبک و ستایلی منیش وتۆتیەوە پێم خۆشە بەڕاستی.